لبرا زوزانا ساق بقريني أبيجي داي فيري وداي فيري ميرو ملكا لزمانم جل سقط أو قبل دوريا هاتن في شاكورا لابن جي مدبونا جوكا هاي لابي ميچن مالا شيخا دي ببارس خور ديار کے دوای داگیرکردنی مووسڵ لەلایەن ڕێکخراوی تیرۆریستی داعشەوە بەرەبەیانی 3 2014 ئەو ڕێکخراوە هێرشی کردە سەر قەزای شنگال و دەوروبەری و لە 2 ڕۆژدا 1293 کەسی شەهید کرد و 6470 کەسیشی لە پیا و ژن و منداڵ ڕفاند. ئێستا چەندین ساڵ بەسەرم کارەساتە گەورەیەدا تێپەڕیوە و هێشتا چارەنووسی هەزاران ێزیدی ڕفێنرا و نادیارە بەشێکی زۆری ئەو خەڵکەش کە ئاوارە بوون لە کامپەکانی کوردستاندا دەژین و هەر یەکێک چیرۆکێکی خەمناکی تایبەت بەخۆی هەیە. راستی پشتی جینۆسایدا ئێزدیا 2014 بسەرێ ئێزدیا داهاتی لە دەڤەرە شنگالێ یعنی جینۆسایدێ چەند ژیانی هەموو خۆڤاگرتن ئینسانی ئێزدی گەلێکی بریندارە و بریناوی هەتان هاژی ئەو بریناڤە بوویە و نایدە دەرمانکردنجی گرنگیا دیکۆمانکردنا ڤان بەڵگا لەسەر جینۆسایدە ئێزدیا گەلێکە مهمە ژبەر ئەوە سەر ئێزدیا دەهاتی ئەو کەیسێ جینۆسایدێ گرنگیا ڤان دیکۆمانتە گرنگت بێ ئێزدی کارن حەقی خۆ بستینن هەفتی و 4 فەرمانم سەر ئێزدیا دەهاتنە چاغێ باب و باپیر و پیشێتمە بەحسا جینۆسایدات کردن فەرمانات کردن یعنی هات وەکو هزرامەدە ما بەس ما بەلگە نەبوون ئەوە چ بسەری ئێزدیا دەهاتی ئەڤڕۆم کارن ڤان بەلگا کۆم بکەن دا جیلێکی دێ زانبێ چ بسەری ئێزدیا دەهاتە جیلێکی دێ ئەف تەجریبام کەفتینێتێ ئەو نەکەڤنەوە تەجریبێدا کارەبەن خۆ بپارێزن کارن دینێ خۆ بپارێزن هەویا خۆ بپارێزن کارەبەن تەلبە حەقی خۆ بکەن خەڵکی ئێزدی تووشی گەلێک جینۆسایدا بووە و حەقی خۆ نەستاندیە فرمانت بەرینەهۆ سەرێمە داهاتین ما بەس بهیز بوون ئەم تێدا عیش نەببووین بەلێ فرمانە هەفتی و چارێ ئەم مەبچاوێ خۆدیت و ئەم تێدا عیش بووین یعنی کی باورد کەت ئەلڤی دەمێ پێشکەفتی فرمانێک چێ بێت خەڵکێک چۆنە سەرێ دنیایێ چۆنە سەربانێ هەیوێ هێش فرمان بسەر ملەتێ ئێزیدا بێن بۆچی فرمان سەرێمەداتێن هەر مەسنورێت هەندێک ئاینا بەزاندینە هەر مەتعدەل ئێکی کرێت مێژۆیدا نەخێر ئەڤەش خرفەت گەڕێت هزرێت گەنی کەسانێت تندڕەو ئێت ڕێدیکالی ئێت نەخێر خواست ئەدوێن ملەتێمە ئێزدیا خلاصکەن ژوی وڵاتی ئەمشک بۆ خڕ خەڵکێ دیار بکەین کو ئەم خوددان کە لە تورێکی زێرینە ئەم خوددان کە لە تورێکی خێرخوازین ئاشتی خوازین ئەم تەرکە عادات و تەقالیدت خۆ نادەین ئەم ناچینە سەر چوو هزرێت دی ئەژبەر دیت نامە ئەم یەکەمین کەس لە دنیاە ئەم خودێت ناسین دیت نامە ئێزدیاتی خڕ نامەکە مرۆڤاتیە خڕ خێر و خۆشیە هر خرجادا كده عمياك ماما وانا فيش ببري وانا حيمانا مني هم بالي تقول بايك كل يدلي من الرفاق كريخ ويش كيف رادا كيف بدل يا حيمانا مني
تاريخ ئامنتیا زرامان لینایە هەند دەوڕەتی تۆر باست بن یا بەری نوە بسەرێمە هاتیە دەقڕاندن تشتێکی صالحێ خودانێت نویسکارارا خودانێ سیاسەتا ئەڵدەلمیلمەت کرد هاتە نویسان ئیرۆمەت بێتە نویسان دەستێمە و دەستێمە بێتە تەوتیقکردن وش باش ڕۆژیا مەڕە باشە و کارێکی باشە ئینەه ببێتە شاهر عیان لەسەر تاریخێ و برهانێکشیت برهانێت جینۆسایتە هاتیە سەرێمە دا بەرزە نەبێ دا وندا نەبێ وەختێکیدا ما ئەمت کەفتینە بەر هەر لایەنێک ڕابووە ژی هەر کەسێک ڕابووە ڕزگار بووە کە دەستێ داعش ئینایە و کەفتێ بن عاتیفا یا وێ کەسێدا و هەر کەسێک چیرۆکە خۆ بێژێت و ئەم کەڤینە بەری بنویسین جارێ ئەوە چەند بتە دیکومنتکردن ئەوە چەند کەفتە خانەی دیکومنتکردنێدا ئەدوێت ئەوە بابەتیانە بێتەوەکردن و وەکی دیژی مەگەلە جۆرە دیکومنتکردنی هەتا بتە دیکومنتکردن نەهبتنی ئەپی یەک زمانی بێت ئاخری دیکومنتکردن چەند قۆناغەکە ڕادەربازە بێت دوێت دیکومنتکردنەوە تۆ نویسی بێتە وەرگێران ژ بۆ زمانی دەر نەبتنێ زمانی ئینگلیزی ئەفیا مەکری ئەفیا مە نویسی یا ئەم بژنی بناف ئارشیفکردن چەند ئەرشیفکردنا نابێت ئەرشیفکردنەکە کۆسا مەبتنی نویسی دەوێت بێتە ڤەگوهاستن گەلۆ ئەفیا بێت ڤەگوهاستن ژن و پەیمانگە و زانکۆت ئەرشیفکردنێ بۆ چوو ناخۆ سەر بدەن کاوە چەند ئەرشیفکردنا ئەفیا ئەرشیف ئەم بژنی ئەرشیفکردن چەند ئەرشیفکردنا خەڵکی زدی تووشی گەلێک جینۆسایدا بووە و حەقی خۆ نەستاندیە خەڵکی زدیل گەلێک دەولەتادا خۆدان بریار بوون ئەڤڕۆوان دەولەتەدا نەمانە یعنی وەمت بهێنن ئەڤڕۆژی ئێزدی عراقی دەربەدەرت بن یعنی ڕۆلێ نویسەر gelekî giring e heger bi duristî xwedan demîr vê tiştî binivîsê. Me kariye piştî vê cînosayîdê em nivîsîngehekê vekin, pertûkxanekê vekin, van dokûmenta kom bikin. Yani min bi tirîş 120 kitêba li ser vê cînosayîda êzdiya de kom kira. Hemû zimana, bi zimanê Kurdî, bi zimanê Erebî, bi zimanê İngilîzî, Farsî, yani hçî zimanê me herêmê û Iraqê û zimanê beyanî derve. Her maleka êzîdxanê, maleka şingarê xemeke mezin e. Her keseket malê daşik wê çîrokeke xemgîn we hey. Ew çîrokna mixabin hetan û roşenbîrê me Kurdistanê, êzîdxanê hetan û neqariye gelek binivîse me kêmê teyn, nabine 10 nivîskarê êzdî, hetan û hoşik kî van dîkomênt ket, xelkekî biyanî xwe lê nakete xudan. Em pitinê ez û çend hevalek em neqarîn. Pêtiviya dezgehê cînosayîdê bêne teşkîl kirin û xwe lê bikene xudan û her tiştekî Rûdayê şingarê eb hûrî bête nivîsîn û konferansê herêt mezin bêne çêkirin çîl navxweyî welatî, çîl derveyî welatî û dîtina min 3/8 her sal tiştekî mezin bête kirin, dinya xir pê bihesiyet hetan û hindek ji dewletat ên nebihîstiye çî çêbûye li ser êzdiya. Dîtina min belkî me hetan û 5 sedê neqarî bit dîkomênt keyin van bikeyne van çîrokê bi serê me de hatîn, em bikeyne kitêb. Min 4 kitêbê çêkirîn hetan û êk neveguhestiye ser zimanekî biyanî ya fêt zimanê sax dê kengî xelkek zan çî bi serê me hatiye.
يا هاتي سريمات تجربون أنا بيت يعني بيفك عربي بيجي لا يخفى كارثة السي هشتي 2014 لا يخفى على أحد إنما عيانا وهاتي السري كيشو وكشكت ما وباكت ما وزاروكت ما برهانك هتاتو بيجي يا عيانا يا هادي تري مأساة لازم بين توثيق قرن شر داعش هاتي دانين وظلم وزوريا المظلمة التي هاتي دانين يك بدو جار هات سرما يك وكو كرد يا دي تري ام وكو ايزيتي اب مأساة هات السريما فام كشر داعش وخر شر قهرماني تمتعيش قال ده حمي بيت توثيق قرن وبيت دانين وبيت النفيسين وسلبيت ببيت التاريخ هذا ئەویا هاتیە سەرێما یعنی ئەگەر وەکو کەس بێت وەکو ئێزیەک ئەس بێژم جینۆسایدا بەڵێ ئێدوێت ئەم ینی پیڤەرێت توێ دیارکەن ئەویا سەرێما هاتە ڕاستە بۆ نمونە ئەکیداس وەکو کەسێکی ڕزگار بووە وەکو وەکو کەسەکە ڕزگار بووی تو چیرۆکە خۆ بێژی ئەکی تو دێ عاتیفانە بێژی بەس ئەویا تو عاتیفانت بێژی نابێت ئەژی عاتیفانە وەرگێرم دەبێت ئەس پێشەیانە وەرگێرم پێشەیانە بنویسم پێشەیانە بگەهینم دا کۆوی بەرامبەری من تشتێکی بدەتە منێ کوڕاستە ئەفیا بسەرەوە هاتی هەموو جۆرە پیڤەرەکە جینۆسایدا نابێت یعنی دیت نامن ئەس نابێژمەتە کوب تەمامەتی هاتیە وەرگێران کوب عاتیفانەیە بەس ئەویا هاتیە وەرگێران ناوەرگێرانەیە کۆویا مەگەهاندیە ئەو چی گەهاندنەکە ئەخرێ و گەهاندەم هێشتا مەنا گەهاندیە ماچی گەهاندیە ئەبتنی ئەم ڕۆژانە ئەمت بێژین هەندا کەس هاتە ڕزگارکردن هەندا کەس هاتە ئازادکردن و هەندا کەسێت هاتینە ڕەڤاندن هەندا کەسێت هاتی نەکوشتن و هەندە مەگۆرە بکۆمیێتی ناخێف نابتە ئارشیڤکردنشی دەبێتم شکلێکی مەوزوعی دیارکەین کۆ ئەفێت هاتینە گرتنش ئەگەرێ چی بوونە چاوە بووینە بۆچی بوونە کێ دەربووینە بۆچی لێ دەرێ بووینە وهم بدأت خوش خلق وشتن البرواسي باهي كذا ذاك فكذا gelek çîrokî diwan rizgarbê desê Daişê çaxê behsa çîrokê xwe dikin û behsa wê zilm û zordariya bi serê wan de hatî kirin behsa çaxê demê Daeş behsa wan muqatilê ciyayê Şingalê jî dikir yani gelek cara Daeş menteqa de diviya çin bi ser Şingalê de gelek menteqî weka mezargehê Şerfedîn yan sikêniyan gelek jîdî evê cihd berxwedanê Daeş newêriyan ev ser zimanê wan rizgarbê desê Daeş newêriyan Daeş yani diviya çaxê navê wî derkevba yan hatban nivîsan diviya êkî di cihêlê ve çi newêran gelek navê qehremanê ciyayê Şingalê de hebûn yani ez bêhnim yani kêşa me nelgel çi tenzîma erhabiya çê bûyî qadir çawa kêşa malger wî hizrê terorist e يعني افرض داعش خلاص بو تنظيم قاعده خلاص بقلق تنظيمات ارهابيه خلاص تبان بس او هزر الوان منطقه هذا ادميني ذات تشتكي مازن بهوري بيت نفيسين او يا روداي الرجا سي هشت الدمي ساعه هشت نيفي سبيدي دمي هشت نيفي سبيدي وان قال الرشكا دورا وان قرتن ادبيغون هبون بيد صلات بون مخابن هێرش برنە سەروانێ و گوتنێ لازم شەهدا دینێ مەبدەن ئەوانێک سەرگۆم شەهدا دینێ خۆ نادەین خودێمێ داین ئێزدی دێ زەڤرێنشی هەروەکو بۆ خودێ هەر ئێزدی ڕابوو سەر ڕای وێ ئاخفتنێ ڕابوو هادنا شەهیدکردن هەر توێ گۆڕستانێدا کچەکە 2 ساڵی ناوێوێ شریهان وێ شریهانێ برسات کرە گری زگەوەی برسی بوو یەتێنی بوو بۆ شیرید کرەگیری داعشێکی هەل بەرامبەری بابێوێ و دەیکایە گوتە بە بۆچی کەتە گریە گۆش برسات کەتە گیری گۆم زگەوەی خالیە گۆ کابینن ئەزێ زگەوێ تژیکەم 20 متری دووری وان کرد و زگەوێ تژی کرد فیشەکە کا ئینسانیەت
ساتا ما هندي تبيجيت تلاقي تا أواوي وتحقي بين نادية ابن فيصاني لأن مؤسساتك يعني في وقت ده عم بيش العصر الحديث ده نهات دانين مؤسساتها بسريع مهاتي باغتصابي باعتدائي بتعذيبي بقتلي بهجري بمأساة يعني انه هو بيش ما استرد كما قال كان تقريبا قريم متت وقتي اسقى عليه بكم قريم متت واف مأساة نيتت بيتكرن وجبي ملتي رنا يكرن سواء كان بقلم اتخوا سواء كان بزمان اتخوا ونيتا ديار كرن بو خلقتي اف مأساة وكارثات بسريع مهاتي يعني اول شنغاري تشيبو يا شنغاري قومي ادفيا يعني نيفيسكاري از دي يعني نبدا نيفيسكاري از دي بلكو فاكولار بلكو اكاديميسيان كردستاني وحمونا وشي بري خدا بنا شنغاري او الشنغاري تشيبو او ديار كربانا انا قلت بري خود انها خلقك يعني دا خوازا وان بلغو فيديو تكت كل شنغاري تشيبون ناوي كل بشتي شنغاري تشيبون يعني بونا من اويت كامبا ده هاتينا رودان يعني بونا من راس دا روشا كامبا يعني ازارك قالك انا خوش روجانا خلكي ويجانا كما ظنت كيشت بس فيا ويا بري قناغا اوارا بوني تشيبوا يعني او ديار كربانا بي تي في بو او هاد با ديار كربانا رولي رزقار بين دسي داعش درفي ولات رولي قلقي جرنجا وكو نمونا وكو نادية مراد يعني كتباوي كاد نافي دلالة بديعة وشنت رزقار بين دسي داعش كتاب الصراحاتنا تشيكرين ورولي وان قلقي جرنجا يعني شادامي متشنا موقع هذا وكو موقع أمازون يعني بتريا كتابة حاطين ويساري ده فروتن شوان كتابانا جيت رولي قلي جرينجا معناوي يعني تأثيرك أمازن الخلقي كرنا لو ماجي قالك نفيسرين بياني بتنا سردانا كردستان كانوا ونيزينك الازدياد قرنوا وقارن بحثا ازدياد بقانو شوا يعني ازدياد وين ازدياد درستي بكين خلق جديد أبيت تشتكي مهمة رولي نفيسكارد إدباني عطانا هاجي رولي جالكي جرينجا وبردوام جي راست مسألة تأخير بوني 4-5 سال جي من چند كتاب نهاتنا تشكرن بس أو كتاب هاتنا تشكرن جي يعني برجعنا جي من هطانه 4 بلغنامت داعش پیدا کرین آلای داعش السر ختمة إمضا كرنا وان خليفة وان السروان بلغنامة هطانه 4 بلغنامة ميت پیدا کرین بلي هندشك هندك بلغنامة دي دمي أو كشر رزقار بوي بجلكت داعش بركرين من أو وينوي هي هروسا من وينت وان قطاب خانة التلعفر وهي وقت بوزين أو قطاب خانة بونا زندان بو كسانت إزدي وقت الظلم وزوري الوان قطاب خانة اتهاتكر من وين وان وينو نافي وان قطاب خانة من وهي وان برتوكا كريم جبل هندي هندا غورت وينت غورب كوم شكمت وان برتوكا كري سرا هندش افنهش نكفاية داعش نزكي 50,000 بشري بو كتكد ما يك كتشك نهاتيا نقوتي داعش كبتني اسوا بريم بل بدها جارا وهاتي كرينو فروتن